ئەمە تێرەکەمانەمی زۆربەی تێری بەرازیلی و ئەفریقی و ئوسترالیە تێری ئێرانی بێ جۆرەتیانە و بۆ ماڵیکردن زوو فێری قسابن زوو شوەرەن تێرێکی زیرەکەن خۆش مامەڵە و لەگەڵاکەن تا مانگە دوو مانگ لەوە پێش خەڵکێکی زۆر حەزی لە ڕاگررتنی ڤنس بوو یعنی لە هەمان گرانتر بوو ئێتر خەڵکێکی زۆر لە کوردستان ێستا ئالودەی ڕاگررتنی بڵین باڵندەیە بە زۆری کەناری چەند ساڵەکە هەبوو لە کوردستانە خەڵک هەر ڕایگرتووە کە سعی هەرزان بێ ئاگران دێسا بوون منەوە خۆم لە 6 ساڵە بۆ دەژوەڵا یەک کەناریم فرۆشتۆ بڵین بە 25 وەرەقە ئێستا هەر ئەو کەناریە بە 600,000 فرۆشن 50,000 بەڵام ئەو نییە بڵێ خەڵک نەیەوێ خەڵک هەیە حەزی لە کۆکتێل لە بۆ ڕاگرتن بۆ ماڵی لە ماڵەوە ماڵیەکە فێری قسەیەکە خەڵک حەزی لە تەیرەحوبە تەیرەحوب تێ بە 10,000. دیار ئامانج لە دانانی دیواری میهرەبانی زیاتر بەرزکردنەوەی گیانی هاوکاریە یان بەڕوێشتر کۆمەک بەخشینە یاخود هاڵ و گۆڕکردنە ئەوەی کە ئێستا ئێمە لێرە کردومانە ئەو خەڵکانەیە کە مەسەڵەن شتێک لە ماڵی خۆیان زیادە بە کەڵکیان یاخود ماوەکە بەوە بووە دێنێ لێرە هەڵی واسن خەڵکانی دێن استیفادە لێکەن. ئەو جۆرە کارانە کاری ئینسانین پێویستێ بە هەموو لایەکمان تێدا کار بکەین هەم مامۆستایانی ئاینی چالاکوان و ڕۆژنامەنووسان و ڕۆلی ئەوەی ڕاگەیاندن کار کە بەڕاستی ڕۆڵێکی زۆر گرنگە بۆ ئەو تەوحیە لای هاوڵاتی دروست بیتن کە بەخشین بەڕاستی کارێکی ئینسانانەی لە هەموو دنیادا بەخشین هەر هەیە. بەنسبەت گڵۆبەڕۆژەی ئەو ساڵ بەهۆی ئەو بارانەیەوە تۆزێک تاخیر بووە کاتی چاندنەکەشی تاخیر بوو هەڵبڕینەکەشی تاخیر بووە بەس خۆی عادەتەن لە مانگی هەش لە حەوت بۆ هەش لێ دەکراوە ساڵان بەس ئەو ساڵ تۆزێک تاخیر بووە گەیشتە مانگینۆ لە هەشتەوە بۆ نۆ بەس ئەو ساڵ لەخوای بەزیاد بێ باشە. گوڵڕێ پاییزشمانەیە و هاوینشمانەیە ئەوەی ئێستا تقریبان لە نێوان هاوین و پاییزدا لە مانگینۆدا نە پاییزە و نە هاوینە ئەنی تۆڵێک زەو فێنە بووە بۆ لێکردنەوەکە بەیان زوو سەعات 5:30 و ئەو کاتانە کۆمەڵێک گەنج هەرۆزی دەکەین جا هەیە بۆ خۆی گوڵۆبەژەی کردووە بەدەستەواییە ئەنی گیانی هاوکاریە هەشە بەکرێ یعنی کڕی کارەکەی خۆی وەردەگرێت. Это мероприятие проходит впервые и называется Fashion Parade Moscow. В этом шоу участвует 15 дизайнеров. Они из различных республик, из Грузии, Белоруссии, Казахстана, Узбекистана. Делают здесь свои самые актуальные коллекции. Сегодня здесь все абсолютно для людей. Это не какое-то фэшн-шоу для фронт-роу. Фэшн-шоу, фэшн-парад, уровень организации, честно говоря, меня очень радует.
15 известных дизайнеров. И такая, вы видите, что необычная достаточно площадка.